کوڕە لە کوڕە جێلەکەم گەر ئەوەی ناودەست و گیانت بدەیت ئێمە دەبێ بۆ خۆداوە ڕق بوەستی چۆنە؟ ها ئێستا بەڕاستی گەشتی ها لەگەڵ تۆ دوای قسە دەکەین تۆ وا دەزانی ئەوە بە ئاسانی دەتوانی و ئەزەرە ترسناکە بگری ئەوە خواردنی تۆ نییە گەر یەک بگرینەوە دەتوانین بیخۆین ئەمە چۆن دەکرێت ئەو پیاوە خاڵی لاوازی نییە بابزام لێی دەکۆڵمەوە بە شێوازی خۆم بەڵکو ئەمنەوە شتە ببینم کە ئێوە نەتان بینیوە نابێ ئەو هاوڕێی منە ئاخرە و پیاوە تاکە کەسێکە متمانی بە من هەبێ یەکەم نییە جەنگیز دووەمە علی گەر سەردار بەتەمای ئەوە بێ پلان دابنی و ئەزە لە ژیانی مەکاتە دەرەوە چی دەڵێ؟ علی دەڵێم دوا دەکەوین دەڵێم لەگەڵ تان پاڵکەوێ ئیتر ناخەوێتەوە